بەرە جەژنانە و بازاڕی هەڵەبجە قەرەباڵغی زۆری پێوە دیارە. هاوڵاتیان بە گەرمگوڕی پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەن و پێداویستەکانی جەژن دەکڕن. تقریبا 2 مانگە مەعاشی وەرنەگرتەوە، خەڵک پارەی پێ نییە و بێتاقەتەوە. ئەیناوەکو وەکو دینداری و ڕۆژ و گرتن خەڵک وەکو خۆی وایە، بەڵام خەڵک بێتاقەتی وەزعەکەیە. وەڵای جەژنەوەی چییە کابرا ئەوەشی پێ بێ لەم بازارە خەرجەکە ڕاتەوە بۆ ماڵ، کەس پارەی پێ نییە، کەس نایەتە بازارە، یعنی هیچ وەکو ساڵانی تر نییە. گەرچی حکوومەت ئێرەم بڕیاریدا هەر 3 ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز قەدەغەی هاتوچۆ بە شێوەیەکی تەواوی جێبەجێ بکرێت و هاتوچۆ ڕێگە پێدراو نییە. هاوکات نوێژی جەژنیش لە مزگەوتەکان نەکرێت، بەڵام بڕیارەکانی حکوومەت بۆ قەدەغەی ڕۆژانی جەژن هاوڵاتیانی سارد نەکردوێتەوە لە پێشوازی جەژنی ڕەمەزانی پیرۆز. دیارە جەژنی ئەمساڵ لە چاو ساڵانی ترا فەرقی زۆرە، بەوەی ئەم گوایە نەخۆشیێکە هاتووە ئەم کۆرۆنایە، بەڵام تا حەدێک هەر باشە ڕابەڕێگەوە. لەگەڵ ڕێزم بۆ بڕیارەکانیان، بەڵام وەکو جەنابەوت گەلی ئەمە گەلێکی کۆمەڵایەتی و تێکەڵە هەمیشە حەزی بە تێکەڵاوی کردووە لەسەر جەمبۆنەکانە. دیارە ئەمساڵیش باوەڕ ناکەم ئەو ڕێکارە کە وەزارەتی ناوخۆ گرتوێتێ بەر تا ڕادەیەک جێبەجێ بکرێت. بەڕاستیش زۆر شتێکی ناخۆشە، ئەم خەڵک تۆڵی خەڵکی کۆمەڵایەتی خەڵک بەستاردانی خزم و کەسکارێکە خۆش و شادی بدەن، ئەمان بەعکسەوە وێنەی خۆش و شادیەکە لە قەڵب تێک دەنیانی ناخۆش دەیانی هیچ شتێکی ئەسڵی نییە. کۆرۆنا شتوێنە بەتایبەتی نییە لە کوردستانە ئەو شێوەی نەبوو، یانی ئەوان خۆیان سوێن بەتەقەکە دین دەکەن، هیچ دوور لە شتانە یانی لە نەخۆش و کۆرۆناشتەوە هیچ عیبێکی نیانی. تۆمارکردنی حاڵەتەکانی کۆرۆنا بەتایبەت لە سلێمانی و هەولێر ڕێکارەکانی خۆپارێزی تون کردەوە. لای خۆشیانەوە هاوڵاتیان دەڵێن جەژنی ڕەمەزان بۆنەیەکی ئاینیە و سەردان و بەسەرکردنەوەی یەکتر خۆشەویستی و تەبایی نێوانیان زیاد دەکات و ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ نیگەرانی کردو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.